سڵاو ئازیزان جارێکتر بەخێربێنەوە بۆ ئەم بەرنامە تایبەتەمان کە لەسەر مۆندیالی ساڵی 2018 ئەنجامی دەدەین. ئازیزان بۆ بەرنامەی ئەمڕۆمان میواندارەتی سیروان قەچۆ دەکەین کە ئەویش کەسێکە لەوانەی کە زۆر تەماشای یاریەکان ئەکات و زۆر چاودێری ئەکات. با بزانین سیروان بەخێربێ سەرەتا بۆ دەنگی ئەمریکا و هەر چەندە یەکەم جارت نییە هاوکاری پێشومان سیروانە. بەڵێ سیروان دەمێ بزانم هەتا ئێستا یاریەکان با بڵێن هەتا ئەم قۆناغا چ شتێک بەلای تۆوە کە وەکو بینەرێکی یاریەکان چاوەڕوان نەکراو بووە؟ گەلێک تشت بڕاستی یەک ژێ گەلێک تیمێن سەرەکەین مەزنێن گەورە وەکو بەرازیل وەکو ئورگوێ وەکو ئەرجنتین و پرتغال قۆناغا گەلێکی زوو دەرکەتن ئەڤایەنە هات چاوەڕێکردن نوها گەشتنە قۆناغ سێمی فاینەل 4 تیمانە دوو جوان بەرێ ینی کوپا جیهانی وەرگرتبوون وۆرڵد کاپ فەرەنسا و ئینگلترا هەردووکێدن کرواتیا و بلجیکا بڕاستی هەسبێن ڕەشن ڕاستە ئەو یەک ژێ چاوەڕێ نەکرد بۆ ئەف هەر 4 تیمانە بگەین داوی تەڤیک و ئەز خوا حەسکەرێ بلجیکامە ئەسخوازم بلجیکانی کە خۆشم بلجیکا گەهشتی vê قۆناغێ ئەو یەک ئادن گەلێک گۆل دەما داوی دقەی داوی ji van yariyan tên brastiya jî tişkî balkêşe adin ku براستی جی یعنی هەموو ئاستێن هەموو وان یاریان گەلێکی بەرزن یعنی حتا نها هەموو یاری تەماشەکەن حتا ئەنها هەموو وەک ئاستە گەلێکی بەرزدە. سیروان باشە شتێکی تر کە لەم مۆندیالە داهاتۆتە پێشەوە پێشتریش لە بەرنامەکانی پێشش ئاماژەم پێکردووە با بڵێن ڤیدیۆ کامیرەیە ڤارکە چاودێری با بڵێن هەڵەکانەکات. باشە تۆ وەکو بینەرێک چۆن لەمە ئەڕوانی پێدوانیە یاریەکە خاوەکاتەوە؟ ڕاستە دوودلم ڕاستی یەک ژێ فوتبۆل ینی ئەف ساکەر وەک دەبێژن یەکێک جوان یاریە بوو کۆ بە ئەوەکی بەردەوام دەست ینی 45 دقە بێ ڕاوەستان حتا ڕادەیەکێ بڕاستی و دوودان نها پچێکی ئاستاوی هاتی خوار پچکی خاف بوویش بەر مەسەلا گاواجارنا پرۆبلێمێک هەر چێت و هەگەر پێناڵتی بیا تشتێکی دن بە جەزا بە تشتێکی دن بە ڕادوەستینن مەسەرەن ئەو يعني باش و نەباشە وەک دەبێژە شوورەکە بە دوو ئالیایی یەک ژێ کۆ هەموو یاری بدادمەندی ینی زڵم لە تیمانایە ئەو یەک ئادن هەرێک حەقی خۆ دەستینە لێ ئالیێ نێگەتیف ئالیێ نێنی ئەوە کۆ بڕاستی پچکیش ئاستا یاریەکە ئێم دەکە ینی پچکی ئەو ئاکشنا لە ناو یاریەکە ئێم دەکە نەبدلێ گەلەکە تایبەت کەسێن ئەوەیەن کۆ ژمێژە لە تەماشەی تۆپی پێ دکن دەبێژن ئەڤە پچێکی ژنر خێوەیەکە ئێم کریە ینی وەکو باشە سیروان شتێکی تریش کە لە مۆندیالەدا بینیمان یاریزانە بەناو بانگەکانی جیهان زۆربەیان نەیانتوانی ئەو ئاستەی بۆ یانەکانیان تۆماریان کردووە بۆ تیمی وڵاتەکەیان تۆمار بکەن بۆ نمونە کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ نمونە مسی ئەمانە نەیانتوانی ئەو با بڵێن ئەو ئاستەی کە لەگەڵ ریال مەدرید و لەگەڵ بارشەلۆنا نیشانیان داوە بۆ تیمەکانی وڵاتەکان وانە بوون. ڕاستە فیمێک هەیە یعنی نیشانێک هەیە بڕاستی دوێ مۆندیالێ داهاتیە خویاکردن ئەوە کۆ تەکتیکان و یعنی تەدید ئەوژی تایبەت تیمên ئۆروپی پلانکردن و ئەو تەکتیکا نا فوتبۆلە جەوان هەی بێتر ژیان ئەمریکا لاتینی و ئەفریقی و ئاسیاوی ژیانی ژبەر لۆ ئەتدبینە تیمن نه بچوچگنی وڵاتە نەگەلێکی نافدار نەب ناو دەنگ دەردکەون وەکو کرواتیا وەکو بلجیکا وەکو وڵاتێن دنجی کۆ ڕاستە قۆناغا پێشی سەر نەکەتن لێ یاریەک خۆشک دەکردن بڕاستی هەگەر ئیران بە هەگەر بێژم مەغرب گەلێک تیمێن خۆشک سەنیگال مەسەلەن یعنی کۆلۆمبیا ینی بڕاستیژی لیسکەکەتکردن کۆکاری بگهن ئاستا وڵاتێن دن کۆ بدەهێ ساڵانە بوونە دبستان ینی هەگەر چ فەرەنسا بچ بەرازیل بە چ ئەرجنتین بچ پرتوغال بە ژبەر لۆ ینی ئەس دەبێژم ئەف مۆندیال بوو ترنینگ پوینت ینی ئەو قۆناغەکە دابشکردنەیە بڕاستی بەری 2018 و پشتی 2018 ژبەر گۆژن هاو پێvە سیستەما یاریکردنەوەی وەرە گوهارتن ئەو شێوەی یاریکردنێ شێوەی لیستێکوان لە ناو خاکە یاریگە هێدە لیزە وێ وەرە گوهارتن گەلێک سیستەم و پلانکردناوێ وەرە و تەکتیکاوێ وەرە گوهارتن ژن هاو پێvە نارینا بدە. سیروان بابێنە سەر یاریەکەی با بڵێن یاریەکانی هەفتەی ڕابردوو یەکێک لەو یاریانەی کە گرنگ و لای زۆر کەس چاوەڕوان نەکرا بوو دۆڕانی بەرازیل بوو تۆ ئەو یاریەت بینی ئەلبەتە یعنی یاریەکە نەگەیشتە کاتی ئیزافەش و یاریەکە نەگەیشتە قۆناغی پەناڵتیش ینی خۆمان نەزانین زۆر جار کاگاتە پەناڵتی تر لایەنێک تیمێکیان ئەیبەنەوە جاری وایە بە چانسا بەڵام ئێرە ینی ئاستی بەلجیکا زۆر بەرز بوو هەڵەی بەرازیل چی بوو بەڕای تۆ؟ هەلای بەرازیل ئەوە کۆ لە تیمە لە بەش ددانەیەکەی ینی
first half تشتك نكر براستي بي سياسة دليست بي بلان كرن دليست برازيل تفيكو في الشهر دقرت وزغط كلك في الشهر دقر لخيابو يعني أو كورداناسيون دنافرا نيمار وهافالي وي تنبون بتايبت جيزوس يعني خيابو بروبلمك الويدك هي باش داويش خوا يعني حردو جولينكو بلجيكا داني كده برن حردو جي بروبلم دنارين عمد بروبلمين برجريه بون يعني هجريك بو مثلا يك ببيه خواني هب ملي خواني نه وادنجي مثلا فالا هيك هبو كاونتر اتاك بو يعني ايريشا كدجبر بو تفولوجي بروبليما برازيل باوريا مد لبيشي بو يعني الهجوم وناوراس بو نال للدفاع بو نال برجري بو خط خيزا برجري او يك ادن بلجيكا هات درباسي وياري بو وتشتك سريو دهبو كو حطاج مبي از جولك يعني دو جولا داني كام دبينن او ارمانش بيك اني مبالا خدايه داني دوم برازيل بشويكي عجيب ايريج دكر لبلجيكا او خصو برشاي خط وراسه برافانيت كر برجريت كر جبرغو او بلانا ويبو ومارتينيز يعني كوتشي بلجيكا عين صد او بلانا هان سر عرضي بيك اني بەڵێ باشە پێشبینیەکان بۆ یاریەکانی ڕابردوو ببوورە یاریەکانی داهاتوو مەبەسمە جا بەو شێوەیە کە بینیمان بەلجیکا یاری کریا بۆ ئاستی بەلجیکا هەتا ئێستا هاتووە تۆ پێ دوایە بەلجیکا بتوانێت لە فەڕەنسا بباتەوە هرتش لفي مونديالي تيجاوريكرن لي حر ياريك روشاوي تايبتهن ظرفك وي تايبتهن تنكار حكم بك هاجر برازيل زورا اگر بلجيكا زورا برازيل برن تيوي واتيكو زورا فرنسا ببجبرغو حر من كم بلجيكا يبات ولا من دخوازم از دخوازم راسي وكو كسكي جماهير بلجيكا از خوازم صديق بري ياريكي فرنسا من بيني بابلين ياري فرنسا واسبانيا بيني زور سيرم كي يعني ازاني فرنسا استي فرنسا راستا استي كي زور برزانينا بەڵام لە هەمان کاتیشا بردنەوەی فەڕەنسا بە چانس بوو حتى راديك يقولوا حتى جيماويني داويجي مثلا نبدلي مبو يعني وقت فرنسا دليزه نوكو شامبيونك دليزه يعني نوكو قهرمانك دليزه براسي او روحي قهرمانيه الجوان تنيي هرچنه ياريزانه كان يعني زور جنجن وزيان زوره بلام او بروبليم يعني از باوردكم تفليها فيك هي دناف برا مثلا هي كي 19 صالي وياكي هي 6 صالي مثلا او تشل فرنسا هي باوردكم تيما فرنسا نجبو في مونديالي باش بلكي مونديالي بدست بخجي بلكي بسركفه لي تيما وانجبو 2016 يعني قهرمانية أوروبا مثلا يا 1000 ببورد يا 2020 يا 2022 دولة قطر يعني نجبو نهاية افتيما هان وياريكي نيوان كرواتيا و انجلانديش زور ياريكي غير مقربه برايمن راست كرواتيا حطانها يك جوان تيمين كو ام جوان دو بيجن هاسبين رش دد بيشيا مونديال دو تيم وناج يك جوان شخو كولومبيا وبلجيكا وكرواتيا جي حرسي تيم كو حركسي جافاريت كر في مونديال يتشتهي يمكن دو جوان هشتن قناغا بريداوي يعني نيف سيمي فاينل جبرلو براسيك وقلكي خوش بغافا ام بين وكو نمونه كرواتيا وبلجيكا ببقين جيما داوي نازانين شلون بي بلام هەستەکەم کرواتیا و بەلجیکا لە فایناڵە بن جا ئەگەر واش بێت بۆ هەردوو ئەو تیمانە نوێ ئەمە جارە یەکەمێک و هەر یەکشوان ڕاستە باکێش بەڵێ سیروان زۆر سپاس دەکەم هەرچەنە دەزانم تۆ پشتیوانی ئیتالیای تو بەڵام بۆ ئەم مۆندیالە سەرتان سووک بوو ڕاستە پشتیوانەکانی ئیتالیا ڕاستە ئەز جەماوەرێکی يعني حتا بدل جان بإيطاليا اللي من حركة زان روشة إيطاليا تشاوي ند في مونديال بري ويجي يعني جبرلو بري مونديال دس في بكتابي راتج من سر فيسبوك جينيفيسي مجو إيصال از باوردكم بلجيكا به قناغة قناغي باش بيبا وحطانها شيء بەڵێ باشە زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان و هەتاکو ڕۆژی فاینەڵ کە نازانین جارێ لە نێوان کام تیمانە دەبێت تا ئەو کاتە جارێکی تر دێینەوە لاتان بۆ بەرنامەیەکی نوێ